خۆشەویستان جارێکی تر سڵاتان لەبێ لەگەڵتانە بەردەوامین دوایین تەور و گفتوگوی ئەمڕۆژمان تەوەرێکی تەندروستیە کە باس لە فتقەکەین بزانین هۆکارەکان چییە و نیشانەکانی چییە و دوجاریش چارەسەرەکەی چییە و جۆرەکانی فتق چییە و ئایا لە نێوان خانمان و پیاوانە چۆن دەرئەکەوێت هۆکاری سەرەکی لە پشتیەوە چییە چ کاتێک پزیشکە بەڕێزەکان بڕیاری نەشتەرگەری ئەیەن ئەو کەسانەشی کە فتقیان هەیە بینەری ئەم بابەتی ئێمە بنەم بەشەی پرۆگرامەکە بنداوە بتوانن زانیاری زیاد وەرگرن ئەویش بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سیروان حەمەشەری پسپۆری نەشتەرگەری کۆندامی هەر سوچکرد کە بەڕێزیان لە ستۆدیۆ لە ئێمە میوانە دکتۆر جان سڵاو لەبێ سپاس زۆر بەخێر بێت سەرەتا با هەر بزانین وەکو پێناسەیەک فتق چییە؟ طبعا وەک وتمان فتق كلمەیەکی عربية فتق يفتك يعني أتقي فتق يعني دیواری سکی بەشەر یا حتا لە ناوی شەوەناو شوێنێک ئەتەقێ ئەو شوێنێک کزەبێ ئەو شوێنە ئینجا هەناوی بەشەر ویا بڵێن ڕێی خۆڵە شوێنەکانی تر لەو کونەوە ئەچنە شوێنێکی ترەوە مەسەن ئێستا لە بەشەرە دیواری سک حسابکە وەکو گونێیە وایە ئەم دیواری سکە لە پەڕ خۆی بەشەر پێشەوەی لە دایک بێ هەمووی ئەمانە کونە و چۆن سیارەیە لە یەکەی ئاوا لە یەکێت و لە حیمە بێ جاری وایە بەعزێ لەو شوێنانە لە بیرە چێ لە حیم کرێ ناکرێ مەسەن ئێستا لە پیاوە گون خۆی کە خوا دروستی کردووە لەگەڵ گورچیلا دروستی کردووە ئیتر ئەمە وەفی خەلقی شعون لەگەڵ گورچیلا دروستی کردووە بەس لە سکی دایکە ئەو گونەیەتە خوارەوەیەتە خوارەوە و یەتە خۆرەوە و لێرەوە لە کونێکایەتە دەرەوە دوای کاتە دەرەوە هەرکە هاتە دەرەوە یەکسەر لە حیمە بێ بەڵام جاری وایە ئەو لە حیمە ناکرێ کە ناکرێ سەیرەکەی ئەو کونە ماوەتەوە کە ئەو کونە ماوەتەوە ڕێخۆڵە و بەز و ئەوانەی لێتە دەر دکتۆر ئەم کونەکە باست کرد بەڕێزە هۆکارش هەیە بۆی کە ئەوە بەر لە حیمەکە نەکەوێ ئیتر لە شەریکە نەکراوە ئەمە لە سکی دایکە نەکراوە مەبەست هەربەتە هۆکارەکە هۆکاری ترش دەورە بینێ هەیە سوتفە دەورە بینێ هەیە جاری وایە گونەکەکەیەتە خوارەوە جێمێنێ لە شوێنێکە بەڵێ ئاخرکەیەتە خوارەوە جێمێنە و کونەکە بۆی حازرە ئەم نەچۆتە ناوی داناخرێ جاری وا هەیە ئیتر بە سەبەبێک داناخرێ جاری وایە نەخۆشی بەعزێ نەخۆشی زۆعف و بەعزێ هین هەیە کە ئەو لەوانە زۆرە داناخرێ باشە دکتۆر ئەمە بۆ ماوەی کاریگەری ئەمە بۆ ماوە یعنی بۆ ماوەی کاریگە یعنی سەیرەکەی بڵێ بزەوت بە سەیرەکەی بازی عایلە فتقیان زۆرە ئەمە خۆی کە بڵێن لە شەریکەوە دانەخراوە جاری وایە دائەخرێ بەڵام دوای عمری 40-50 دیوارەکانی سک وەکو گەنجی نامێنێ سەیرەکەی ئەو دیوارانە تەنکە بێ بەهۆی سەخت بەهۆی شتیوە تەنکە بێ پاڵی پێوەنێ ڕێخۆڵە دایمە چونکە بۆ دیواری سک لەگەڵ ناوسکە لە سراعان ئەمە ئەوێ بیگرێ ئەوەیەوێ بێتە دەرەوە جاری وا هەیە ئیتر لە دوای عمرکە ئەو تەنک بوو وردە وردە وای لێکا وای لێکا وای لێکا پاڵی پێوانێ بێتە دەرەوە جاری وا هەیە خاستن ئێستا لەوانەی کە ئیشەکەن و کرێکاریەکەن جاری وایە کونەکە بە حاڵ داخراوە لە حیم کراوە بە زۆر بە تەواوی نەکراوە تۆیش لە عمرە ماڵەواڵێ غازێکم بۆ سەرخە فڵق هێنێتەوە 70 ساڵە نهاتۆتە دەرەوە و ئەو کونە باش لە حیم نەکراوە ئێک جاری وایە عەمەلیات ئێمە کە عەمەلیات دەکەین ئەی دووریتەوە ئەو شوێنە قابلی ئیلتیابەوە یا بە باشتیەک ناگرێ ئەی نەکات دوایەوە یەکێ لەوانە زاوزێ مناڵبوون مناڵ تەبعەن بە تەواوی گەورا بێ چونکە سک هەر جێ خۆی تیا بێتەوە بەڵام خوا دروستی کردۆ کە مناڵ وردە وردە سکە کشێت دوایەوە کە ئەکشێ سەیرەکەی ئەوەیش هۆیەکە بۆ ئەوانە سەیرەکەی شوێنی فتقەکە ئایا جیاوازی هەیە دروست بەڵێ مەسەرەی ئێستا
ناوك یەکێ لەو شوێنانەیە لە بەشەرە کە هینە مناڵسکی دایکە هەموو خواردنێکی لە ناوکەوە لە دایکەوە بۆیە دوای کاتە دەرەوە لە حیمە بێ جاری وایە ئەویش باز لە حیمدا بێ فتقی ناوک بەڵام ئەمە فتقی ناوک جاری وا هەیە بەهۆی سک پڕی و هین بوون و پاڵ پێوەنانەوە دەوری ناوک دیوارەکە خۆی بە حاڵ تۆزێتەنکە کونێکی تێبێ ئەمانە ئیتر سەبەب زۆرە دکتۆر فتق پەیوەندی بە تەمەنەوە هەیە گەنجە بینین تەمەنی لە 25 ساڵایە تووشی فتق بوو بەڵێ هەیە نەک تەمەنی هەیە لەسکی دایکاتی فتقی هەیە ئێتە دەرەوە بە فتقەکەەوە ئێتە دەرەوە بۆ چونکە وتمان ئەوە لە شەریکەکەەوە کاتە لە مناڵیا دەستنیشان نەکرێت دکتۆر بزانی کە مناڵ ئێتە دەرەوە سەیرەکەی فتقی هەیە دوای ئەوە خاستن فتق تۆ کونەکە بڵین ئەوانەی گەنجێکە چۆن عادەتەن ئەوانن کە بڵێ کونەکە باشدا نەخراوە ئەمێنێتەوە کامێنێتەوە طبعاً لە چ وەختێکا دەرەکەوێت لە عمری سەختکردن عمری سەختکردن و پاڵەوان بازێتی کەیە بینی عمری 23 لەو وەختا خەڵک سەخت دەکات و شت هەڵەگرێت و ئاسن و ئەمانە بە حاڵ داخراوە سەختی لێکایەتە دەرەوە لەبەرەوە خۆی فتق لەسکی دایکەوە تا مردن لە هەموو عمرێکا هەیە بەڵام ئەو فتقانەی کە بڵین باشدا نەخراوە بۆ هینە لە عمری 15 تا 25 تا 30 هەیە لە دوای چلەوە ئیتر فتقی بڵێ ئەوانەی کە ئیتر دە دوای چلەوە عمر بەرە و یعنی دروستبوون کەمترە لە داڕمانن لەبەرەوە زیاتر تەسلیح و شتەکان کەمترە سەیرەکەی هێنە بێت لە دوای چلەوە بازێ فتق دەرەکەوێت کە بەهۆی بێهێزی ئەمە یعنی ئەوە بەس بنیەتی بەشە اینجا ئەوە گوتمان عملیات وەک گوتمان سپڕی دوایەوە سەیرەکەی فتق لە کرێکارە زۆرترە بۆ چونکە دایمە سەختەکە ئەگەر سەیرەکەی عمری 50 ساڵەکە سەختەکە کە سەخت زۆر لە ناوەواکە شوێنێ ئەگەر زۆر بەخۆت نەبێ تەنکە بێ زۆر باشە جا دکتۆر ئێستا کەسی وا هەیە فتقی خۆی ئاوا ئیکاتەوە شوێنی خۆی ئەو بەرزبوونەوە ئەمە پێم وایە زۆر گرفتیان بۆ دروست ناکە بەڵام لە چه حاڵەتێکا هەیە پێویستەکە بێنە لای ئێوە هەندێک جارگوێمان لێبێ نەشتەرگەریان بۆ کرێ ئەم نەشتەرگەریە لە چ کاتێکایە خۆی کەوتە فتق حساب کە کیسەیەکی پێ گونەیەکی پێ کونە شتی لێتە دەرەوە نە بە دەرمان نە بە شەراب چا نابێت تەنها دوورینەوە و پینە نەبێت لەبەرەوە فتق تەنها ڕێگە بۆی پینەکردنە هەر بە ئینگلیزیش پێڵێن پینە ئەو کیسە لا بەیت و شوێنەکە پیناکەی تەبەن ئێستا ئەو بڵێ شەبەکە و مەبەکەیش دروست بۆ وەکو دارە ڕایەکەی بەقوەتیەکەی وەکو کۆنکرێت مسەلەحەکەی شوێنەکە ئەی خەیتە سەری بۆ ئەوەی بەقوت بێ و زیاتر هێن بێ فتق چاری نییە هەموو حاڵەتێکی تۆ گونەیەکە هەیە کونە بەچی ئەم گونێم بۆ چاکەی بەڵام طبعا هەیە کەیباتەوە ژوورەوە ئیتر زۆربەی یعنی وا جارێ بردێەوە ژوورەوە دوان بردێەوە ژوورەوە 10 جار 100 جار بەس ڕۆژێ لە ڕۆژان احتیمال لە ملی ئەو گونەیەوە یا بلی ئەو فتقە بێتەوە یەک بگیرە ئەو ساکە بەگیرە ئەبێ بە مستعجل باشە بۆی عملیات دکتۆر زۆر کەس هەیە فتقی هەیە بەڵام وازی لێهێنەوە بە مروری زەمن کات تێپەڕێ لێکەوتەی خراپێ بێ وان فتقە گەوریا بێ و کێشەی چی بۆ دروست دەکات خۆی وەکوتمان پێشەوەی جوابێ ئەوە بەمەوە فتق هیچ حەلی نییە هەربێ عملیات کرێ بەڵام تۆ لێرە سەیرەکەی کابرا پیرە عمری 80 ساڵە 90 ساڵە فتقێکی هەیە 60 ساڵە ئەم فتقەی هەیە و مشکلەی بۆ نەناوەتەوە کابرا خۆیشی تەوەقعی عمری بۆ بکەی چەند ساڵێکی ماوە بە حاڵ چەقۆی لێ ئەمرێ ئێمە وازی لێبێنی باشترە و بێتە دەست قەدەر یعنی وازی لێبێنێ و باشی نەکەی بۆی خراپ نەبێ
شتی خراپتری بۆ دروست ناکات بۆ دروست یعنی ئەیتە دەست قەدەر قابلە بۆی دروست بەزم کابرا 70 ساڵە 80 ساڵە فتقەکەی 30 ساڵە هەیەتی ئەنواعی نەخۆشیە شەکرێتی سەختی هەیە دڵی هەیە تۆ دەستی لێ ئەمرێ دواز لێ بێنە نەمرێ بەڵام خێری ئەوە فتق هیچ چارێکی نیە و دوای ئەوە فتق ئەگەر بمێنێتەوە قابلی ئەوەیە بگیرێ قابلی ئەوەیە تووشی بەشاکل بێ قابلی ئەوەیە ڕێ خۆڵەیەتە ناوی ئەنووسێ بە دیواری فتقەکەەوە ناچێتەوە ناوە لەبەرەوە تەنها حەل ئەوەیە دوایەوە شتێکی تر هەیە ئێستاەوەی باوە پێڵێن پشتێنی فتق پشتێنی فتق چیە مەکوونی فتقەکەیە ئەو پاڵەکەوێ کە پاڵەکەوێ ئاوا پشتێنەکە بەستێ ئاوا شوێنێکی خڕیتیای ئەینێتە سەر شوێنی فتقەکە و هەڵەسێ ئیتر بەرنابێ بەڵام خەتەری ئەمە چییە؟ خەتەری ئەمەیە لە پڕ شتێکی بەرز کردەوە لە پڕ کۆکی احتیمالە ئاوا بجوڵێ و ڕێخۆڵەکەی بێتە دەرەوە ئەگەرەوە نەبایە ناگیرە ئەمە خۆی ئەیگرێ لەبەرەوە ئێمە نەسیحەتی کەس ناکەین ئەو پشتێنی فتقدا بەکاربێنی ئیلا بە هینی دکتۆر نەبێت دوای و کابراایەک پیرە و پەکی کەوتو و لێ بۆتەوە ئەوەی بۆ دانەی ڕەنگە مەجالێکی تیاابێ بەڵام ئەگینا پشتێنی فتق لە کوڕێکی گەنجە خراپەکەی باشترە چونکە احتیمالە ئەگەر دای نەنێی نەگیرێ بێتە دەرەوە خۆی هەرچۆنێ بێ خوار ڕەحمی پێ بکە بچێتە بەزەگەرەوەت بۆ دانە احتیمالە ئاوایەتە دەرەوە ئەوەی گرێ مشکلەی جا دکتۆر ئێستا پێشەوەی کە بینە لای بینەرانمان لە وچانەکان باست کردوتت بۆ نمونە خاتونە کە مناڵی ئەبێ وەرزش بکە بۆ وەرگی هەندێک ڕێنمایی تر هەیە بۆ ئەوەی کە کەسەکان بە دوور بن لە ئەوەی کە فتقیان ئابم ئێستا خۆی ڕەنگە نەنجی تۆ دایکی من ئەمانە تەبەنە وسا ڕۆشنبیری وەرزش نەبوو یعنی ئێستا تو سەیری ئەو ژنانە کە زۆربەی دیواری سکیان نەماوە خاستن ئەو وەختە ئیستۆپ نەبوو مناڵیەک لە دوایەکە هات لەبەرەوە سەیرت دەکرد یعنی زۆری سکی نەماوە بۆ بە کاغەزێک کە دەستی لێ ئاوا یەکسەر دەست دەگاتە فەقەراتەکەی ئەمە طبعا سەحی نییە دوایەوە ئەنواعی فتقی لێ دروست دەبێت بەڵام وەرزش طبعا پێش مناڵبوون وەرزش مهمە جۆرێ لە وەرزش و دوای مناڵبوونیش خاستن دروستکردنەوەی ئەو ماسوولکانە چونکە کە ئەو مناڵە گەورە بوو وەکو بڵێ تۆ گونێکی پێوە کیسەیەکی پێ ئەیکشێنی دوایی کە کشانێ واز لێنە بە کشاوی ئەمێنێتەوە و ئەو ماسوولکانە وردە وردە بەرەو مردنە چێ بەرەو پەکەوتنە چێ بەڵام ئەگەر تۆ وردە وردە دوای ئەوە بینای ئەو دیوارە بکەیتەوە ئەو عەزەلاتانە ڕاضەی پێکەی ڕاضەی ورگ ئەوش ئەبێ وەرزشەوان ویا ئەوەی ڕاهێنەری باش پێت بڵێت چنەوە وەرزشێ بۆ ئەوە باشە بۆ ئەوەی تووشی ئەو فتقانە نەبی دەست خۆش زۆر زۆر سپاس بۆ ڕێنمایەکانێ بە هیوای ئەوەی هەر کەسێک گرفتی هەیە فتقی هەیە یاخود هەر لە مناڵیەوە دایک و باوکەکە هەستی پێەکەن تاکە ڕێگا و تاکە پرسکردن پزیشکە بەڕێزەکانمانن و پشت بە هیچ لەی بابەتەی کە نەبەستین و ئەوەشی کە گرنگە بە ڕێنمایی ئەوان دەستنیشانیەکەن چی بۆ بکەن و چۆن چارەسەر بکەن بۆی کە لە تەمەنەکانی ترا گرفتە بۆ دروست نەکە و هیوادارین هەموو لایەکیش تەندروست باش بن دووبارە سپاس بۆ تۆ دکتۆر دەستەکانی خۆش بێت زۆر